گروپی ژنانی ڕۆژئاوا بۆ پشتگیری ژنانی باشتر بۆ پشتگیریکردن لە ڕۆژئاوا کە ئێستا گەیشتینەوە شاری سلەیمانی لە دەی مانگ بەڕێکەوتین بەرەو ڕۆژئاوا لێرە ئەم گروپە هەستا بە کۆبوونەوە و هەروەها بە بەشاری کرد لە ڕێپێوان و هەروەها یاداشنووسین بۆ کۆنسڵخانەکان بۆ UN بۆ هەموو لایەنە معنیەکان هەدەفی ئێمە ئەوەیە کە پشتگیری بکەین لە ڕۆژئاوا و هەروەها پێیان بڵێن کە ئێوە تەنیانین ئێمە هەموو لەگەڵتانین و ئێمەش تەنها ژنانی باشوور نین بەڵکو ژنانی هەر چوار پارچەی کوردستانمان لەگەڵ بوو و لێرەشەوە زۆر سپاسی برادەرانی سنوورەکەین بەڕاستی کە یارمەتیان داین بچینە ئەودی و بوارە دەم بە هاوڕێکەم کە ئەو باسی ئەودی و بکات فەرموو. زۆر سپاس بۆ ئێوە من ڕۆژنا جەمیل ئەندامی شاندی ژنانی باشوور بە پشتیوانی لە ڕۆژاوا سەرەتای دەستپێکی کارەکانی ئێمە لە دێرێک دەستی پێکرد چالاکی یەکەممان ڕۆشتینە سەر مەزاری شەید هەڤاڵەڤرین خەلەف کە بە شێوەیەکی زۆر دڕندانە ئەم هەڤاڵە شەید کرابوو لە پاشان ئێمە لە هەمان ڕۆژدا شەهیدێک هەبوو پرسەی شەهیدێکە بوو ئێمە وەکو ئەم شاندا هاوبەشی خەمیان بوون لەگەڵ پرسەکان بووین بۆ هەمان ڕۆژ ئێمە ڕۆشتینە شاری ڕۆشتینە قامیشلۆ بەدەر لەوەش لە خوێندنگاکان کە نزیکەی لە سەرو حەفگا لە شاری حەسەکە کەواتە پرۆسی خوێندن لە شاری حەسەکە وەستاوە ئەمەش دیسانەوە خەمێکی کەبوو بۆ ئێمە زۆر نیگەرانی کردین هەتاوەکو ئەمڕۆ کە ئێمە گەڕاوینەتە بۆ باشووری کوردستان 3000 منداڵ هەتیو بووە 3000 منداڵ کە ئەمە بۆ خۆی مەرگەساتە بۆیە ئێمە بەداخین نانی پشتیوانی باشوور بۆ ڕۆژئاوا بێگومان لەگەڵ سەردانیکردنی ئێمە بەردەوامی شەڕ و داگیرکاری دەوڵەتی تورکیا بەردەوامە و بەرخۆدان و ئیرادە و بوێری و خۆڕاگیری شەروانانی یەپەژە و قەسەدەش لە بەرامبەر هێزی داگیرکەدا بەردەوامدا و بە دووریشمی یا سەرکەوتن ئەوان هێندەی تر لەوێ لەگەڵ ئێوەی ئێمە چوو بووین زیاتر لە پشتیوانی پێیان بڵێن کە ئێمەش خۆمان بە بەشێک دەزانین لەو بەرخۆدان و ئەرگدار دەبین بەڵام زیاتر لەوەی کە ئێمە معنەویاتماندا بە ئەوان ئەوەی کە ئێمە لەوێ بینیمان زیاتر معنەویاتیدا بە ئێمە هەندین خاڵی استراتیژی لەوانە دەرکردنی سوپای تورکیا لە باشووری کوردستان چونکە پێمان وایە پیلانگیری ڕۆژئاوای پیلانگەڕی لەسەر ڕۆژئاوای کوردستان درێژە پێدەری تەواوی ئەو پیلانگەرانی تر ئەبێت کە ئەمڕۆ ئەردۆغان لە حەکبەی پیلانگەڕی خۆیدا لەسەر تەواوی پارچەکانی کوردستاندا هەڵی گرتووە و خاڵێکی تر ئەوەیە کە بە جددی نەتەوە یەکگرتووەکان یەکێتی ئەوروپا تەواوی وڵاتانی جیهان چاودێری تایبەت بنێرن بۆ ڕۆژئاوای کوردستان هەڵوێز وەربگرن لەسەر ئەوەی کە پێویستە دیموگرافیای ڕۆژئاوای کوردستان نەگۆڕێت